ئەم زارەیان کەناڵێکی زۆر تایبەت و جیاوازم بۆتان هێناوە کە دڵنیام زۆربەتان بە دڵتان دەبێت. ئەویش کەناڵەکەی کاکە دانیارە. ئەم کەناڵە بە زۆری نهێنیەکانی یاری پۆبجی و هاکردنی بەرنامە و یاریەکان بڵاو دەکاتەوە. ئەم کەناڵە تاکە شت کە پێویستی بێت ئەویش پشگیریەکانی ئێوەیە. بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکانمان بچن سەبسکرایبی ئەو کەناڵەمان بۆ بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیش سەبسکرایبەکەشیمان بۆ ئۆن بکەن، چونکە بەڕاستی کەناڵەکەی شایەنێتی. لینکی کەناڵەکەیم بۆتان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. ئینشاءالله ڤیدیۆکانی جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان دەبێت و فەرمونون ئێستاش با بچینە ناو ڤیدیۆکەمانەوە. سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بێگومان هەمومان ئاژەڵمان بینیوە. ئاژەڵ هەیە قەبارەی زۆر گەورێ و ئاژەڵیش هەیە قەبارەی زۆر بچووکە دەتوانیت هەر بەدەست هەڵی بگریت. بێگومان هەمومان ئەم زانیاریە دەزانین، بەڵام لەوانەیە زۆربمان ئاژەڵە هەرە بچووکەکانمان نەبینی بێت و بێزگە لەوەش چەندین ئاژەڵی تر هەیە کە خۆی ئەو جۆرە ئاژەڵانە لە ڕاستیدا قەبارەیان گەورەیە، بەڵام بەشێک لەو ئاژەڵانە هەر بە بچووکی لەدایک بوون و هەر بە بچووکیش گەورە بوون و هەر بە بچووکیش ماونەتەوە و لەوانەیە کەم کەس ئەو جۆرە ئاژەڵانی بینی بێت. و منیش لەم ڤیدیۆیەدا باسی بچووکترین ئاژەڵەکانی جیهانتان بۆ دەکەم. ئەگەر توی بەڕێز گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بیت. و لە بیرتان نەچێت بۆ ئەوەی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ببینن ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و بۆ ئەوەی بزانین کە چەند کەس ئەم جۆرە بابەتانیان بەدڵە ئەوە لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن. زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم. یەکەم، بۆقی بچووک. ئەم جۆرە بۆقە لە ساڵی 2012 لە سندورگەیەکی ئەوروپی دۆزرایەوە و بە بچووکترین ئاژەڵی بێزیان ناسراوە و درێژەکەی 7.7 میلیمەتر تێپەڕ ناکات و ئەم جۆرە بۆقە نیوەی تەمەنی لەسەر گەڵاکان بەسەردەبا لە دارەسارە شێدارەکاندا و هەروەها دەتوانێت 30 هێندەی قەبارەی خۆی باز بدات و ئەم جۆرە بۆقە بەوەش ناسراوە کە لە هێلکە دەردەچێ وەکو بۆقەکانی تر هەمیشە لە گەشەکردندا نییە، بەڵکو بەشێکی کەم گەشە دەکات و لە دوای ئەوەوە لە گەشەکردن ڕادەوە کیپ و بە بچووکترین کیسەڵی جیهان ناسراوە و دەتوانیت لە باشووری ئەفریقیا ئەم جۆرە کیسەڵانە بدۆزیتەوە. درێژی ئەم گیانەوەرە لە نێوان 6 بۆ 10 سانتیمەترە و کێشی لە نێوان 95 بۆ 125 گرامە و ئەم کیسەڵە لە بەیانێکی زوودا هەڵدەستێت و لە ناوسە بەردینەکان دەژێت و بە زۆری ئەو گژوگیانە دەخوات کە لە بینی بەردەکان گەورە دەبێت. کێشی منداڵەکانیان کەمتر لە 7 گرامەوە و درێژیشیان 30 میلیمەترە و دوای 100 بۆ 125 ڕۆژ ئەو کار لە نێو پشتەکەی یاخود ئێسقانەکەی دەردەچێت. حوتەم، مستەر پیپلز. زۆر کەس پێیان وایە کە ئەمە بچووکترین پشیلەیە لە جیهاندا و بەڵێ ئەمە ڕاستە، چونکە مستەر پیپلز بە بچووکترین پشیلەی جیهان ناسراوە. کێشی ئەم پشیلەیە تەنها 1 کیلۆیە و درێژی باڵاشی دەگاتە 15 سانتیمەتر و هەروەها بەپێی ئەو زانیارانەی کە بڵاو کراونەتەوە ئەم پشیلەیە لە ساڵی 2004 ناوی چۆتە نێو کتێبی گینسەوە بۆ بچووکترین پشیلەی ماڵی لە جیهان. ثامبلینە. ئەم ئەسپە ناوی ثامبلینایە، لە ساڵی 2001 لەدایک بوو بە بچووکترین ئەسپی جیهان ناسراوە. درێژی باڵای ئەم ئەسپە 43 سانتیمەوە، کێشی 26 کیلۆیە. ئەم ئەسپە چەند کێشەیەکی لە قاسەکانیدا هەیە، بۆیە پێڵاوی تایبەتیان بۆی دروست کردووە بۆ ئەوەی بتوانێت ڕابکات و لەگەڵ ئەسپە بچووکەکانی تردا یاری بکات. ئەم ئەسپە بە دڵخۆشکەری منداڵان ناسراوە، چونکە هەموو هەفتەیەک دەچێت سەردانی منداڵە نەخۆشەکان دەکات، بە تایبەتی ئەو منداڵانی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە، بۆ ئەوەی هەرگیز نەبێ بتوانێت کەمێک دڵیان خۆش بکات. هیوادارم کە ڤیدیۆکەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. هەر ڕاو پێشنیارێک شتانەیەوە لە کۆمنت بۆمان بنووسن و سوپاس بۆ سیرکردنی ڤیدیۆکە. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە لایکیکەوە، ئەگەر بەدڵش نەبوو ئەوە دیسلایکیک و هۆکاری دیسلایکەکەشمان لە کۆمنتدا بۆ بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەشمانتان لەبیر نەچێت، چونکە ئەوە گرنگترین شتە بۆ ئێمە بۆی بەردەوام بین لەسەر کارەکانمان و هەروە ڤیدیۆی زیاتریشتان بۆدا بگرین و لە بیرشان نەچێت کە ئەم ڤیدیۆی لەگەڵ هاوڕێکانتانە شەیر بکەن و لێرانەشەوە گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. هیوادارین کە ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و جێ ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت. تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تریش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.